والله ئەوەی کە داواکاری ئەمی هاوڵاتی بێت چ لێرە و چ لە هەموو هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستی سنوورێک دابدرێ بۆ ئەم زیادەڕۆیانەی تورکیا ئێران کە ئەکرێتە سەر هەرێمەکەمان لە هەمان کاتە هاوڵاتی بێتاوان ئەکرێتە ئامانج بەهۆی علەساس بە قسەی ئەوان گوتەی ئەوان بوونی چەکدارانی پەکەوەیان کرێکاران بەڕاستی داوامان لە حکوومەتی هەرێمەیە بەجددی بێتە سەر خەت سنوورێک بۆ ئەم پێشەرکاریانە دانەوە هەم حکوومەتی عێراقی بەڕاستی زۆر ناڕێکە نادروستە ینی دەوڵەتێک پێشێلی خاچی وڵاتیش ترکا و دەوڵەتیش ترکا بێت لە ناوجەرگەی شۆنێکا لە خەڵک بدا کە هیچ پەیوەندی نە بە شەرەوەیە و زۆر دوورە لەسەر سنوورەکانەوە ینی بەڕاستی ئەمە کارەساتە ئەگەر حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بەدەنگێن و بەجواب بدەین ڕەمێک کارەساتی لەمە دڵتەزێنتری ڕووبدا بەڕاستی دوو کەسی شەهید کردن ئەم دوو کەسە یعنی خۆیان دەرچووی ئەنفالن ئەوە پێشتر کە سوکاران ئەنفال بووە ینی زامێش کە دووبارە زامێکی گەورەی قوری خستە سنوورەکەمانەوە کە دووبارە وا بە کارەسانتی ئەنفال دووبارە وەگا ئەو فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی بەحسی پێشوو ڕژەمی پێشوو کە بردومانی کردو خەڵکی لێمان کوشتووە خەڵکی لێمان شەهید کردووە دووبارە ئەم شتە دووبارە بووە بەڕاستی سەرەوە کە ئەختیارەکان ینی سەرسام بوونە گەنجەکانمان ئەم شتانیان پێش نەبینیوە بەم شتا ینی دڵتەزێنن هەموو بەڕاستی دوو کەسی کوشتووە شەهید کردووە بەڕاستی ئەو دوو کەسە نمونەی چاشی و وەفاداری و دڵسۆزی خەڵکی منتیقەکە بوونە ینی باید دوو کەسی شەهید کردووە کە بڕانەکەم بێ شێ دروست ببێتەوە لە سنوورەکە 100% لە هەموو شوێنێکی ئەم منتیقەیە و ئەم سنوورەیە خەڵک بەگومانەوە چێتە دەرەوە خەڵک بەگومانەوە لە وەزعەکە ئەڕوانێ بەڕاستی تا ڕادەیەکی زۆر بەدڵەڕاوکەیە چون جەنازەکانمان بردەوە زێدی خوان و لە زێدی خوان ناشتمان و بە خاکمان سپارد یعنی بەگومان بووی لەوەی جارێکی دووبارە من فڕۆکات جەنگیانە بێنەوە سەر ئاسمانی وڵاتەکەمان و بردمان ناوکەنەوە ئێمە حکوومەتی خۆمان کوردی بە حکوومەتی خۆمان نەزانین و فەرز و واجبە لەسەرمان بەجواب بێت لە هەر جێیەکی ئەم کوردستانەیە بێت بەدەستی هەر کەسێک شەهید ئەکردن یان بریندارەکردن یان وڵاتەکەمانەکەوێتە ژێر بردومانەوە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر حکوومەتی عێراقیش بەجواب بن لەسەرمانە بەڕاستی سنوورێک دابدەن حەلێک دابدەن خەتای هەر لایەنێکە هەر شوێنێکە کەمگوڕی لە هەر جێیەکە هەیە پێویستەکە بەڕاستی حەلیکەن و بۆ ئەوی جارێکی دووبارە نەبێتەوە ئەم کارەساتانە بەڕاستی وڵڵاهی ئێمە وەکو هاوڵاتی لەم سنوورە ئەم سنوورە سنوورێکی زەحیەیە لە ئەنفال لە چیمیاباران لە شەهید تر ئەوە ئەم فڕۆکانە فڕۆکەی حکوومەتی تورکیا سەروەری خاشی عێراقی بەزاندووە هی هەرێمی بەزاندووە ئیتر داواکارین ئەگەر حکوومەتی عێراقی کەیسەکە بگەێنێتە نێودەوڵەتی بۆی کە ئەم کوشتنی هاوڵاتی و خەڵکی مەدەنی و سڤیل ڕابگیرێ ئەمە کارەساتێکی پێشێلکاری سنوورەکەمانە ئەمانە کە هاتوون ئەم پیاوانە لێ بە هاوکاری و چونۆک و مرۆیی وەکو خەڵکێکی ئینسانیەت کە چون بە هاوکاری ئەمانە کە هاتوون لێەوە ئەم تیارێ سنوورەکەمانی پێشێل کردووە بە چەندەها میل بڕیوێتی هاتووە لێرە بردومانی کردو بردومانش ئەمە نیە لە گەریلاداوە لە پەکەدا ئەو میمەیە کورد کوژێت میم کورد کوشتنە میهمەوە نییە کە ئەوە کات پێشێلکردنی پێشێلکاریەکی گەورەیە لە سنوورەکەمانە داوای لە هەموو میدیاکان لە هەموو کەناڵەکان لە هەموو دووەلەکانەکەین حدودێک بۆ ئەم پێشێلکاریە دابدرێت بۆ دیکتاتۆرێکی تورکیا بۆم ڕژێمی تورکیا ئەمە پێشێلکاریەکە یعنی ئەمە داواکەین لە حکوومەتی عێراقی لە دووەلی کە سنوورە بۆ ئەم پێشێلکاریە دابدرێت بۆچی هەتاکو سەر بێدەنگێ و بێدەنگیوان بۆچی چی گومانێکی خەنە سەر بێدەنگیێوان وەڵڵی تر گومانەکە چیە گومانی ئەوەیە خۆیان سلاحەتیان نیە ینی توانای حکوومەتیان نییە توانایان نییە وڵات بەڕێوەبرن بۆی ئەمەیەکەن ئەگەر ناتوانەوە بۆ خۆی بینێتەوە ئەم ناوچەیە مەبدەئی ئەنفالە مەبدەئی شەیدە مەبدەئی کوردایەتی ینی هەرچی شۆرشێک دروست بێ لەسەر ئاسی ئەم سنوور و ناوچەیە دروست بووە ئەم ناوچەیە یعنی بەعامی دەیەکان هەر دەیەکی بگری لە 200-300 ئەنفال کەمتری نیە بێزگە لە شەیدی سەنگەر بێزگە لەوەی چەندین جار ئەم وڵاتە ڕووخاوە لەسەر دەستی حکوومەتی بەعز لەسەر دەستی پێش بەعسش جارێکی تر هەر عینن بە هەماشەوە ئەم سنوورانە بردومان کراوە و ڕووخاوە و ئینکراوە ئێستاش بە هەماشەوە بەحسمان تەواو کرد نەوی تورکیایە عینەن یادەوەریەکانە ساڵەکانی هەشتاکان و کە سەدام حوسێن دەیکرد لەسەرمان و ئەو سایز
کەناڵێک ڕاگەیاندێن نەبوو ئەو کاتانە کە بیگەێنە کە بڵێ ئەمە ئەم میلەتە جینۆسایی دەکرێت ئەم میلەتە لە پەناو چیە تەنها لە پەناوی کوردبوونمانە ساگەرنا هیچ شتێکتر نەبووە. بەڕاستی ئەمە کارەساتێکی دڵتەزیێنە بۆ ناوچەکەمان. ئەم ناوچەیە یەکەمین ناوچەیە کە بەر شاڵاوان فال کەوتووە، کارەساتێکی گەورە بۆ لەم ناوچەیە ئەلێرۆ تا دەگاتە گۆبتەوە ئەم شێخ بزێنیە ڕەنجێکی زۆری دا و هێلانەی کوردایەتی بووە. تارێک تورشارە تورکی هاتووە بەردومانی منتیقی کردە داواکەن لە حکوومەتی عێراق هەرسێ بەم کێشەیە بۆ چارەسەرکردنی بۆی جارەشی تر دووبار نەبێتەوە خوێنی ڕۆڵەی کورد لە بەلاژ نەڕژێ. یادەوەری ئەومان بە فکردێن کەمە منداڵ بوون تارە جمەلە تاری عێراق دەبوو ڕامان دەکردێن مەرجەکان وا هەست دەکەین دووبارەوە و پێشێلکاریە دروست دەبێتەوە خەڵکی منتیقەکەش ئیتر حەز ناکە شتێکی وای دووبارە بێتەوە. ئەمە کارەساتێکی دڵتەزیێنە و ئیتر یادەوەریەکە لە بیرمان ناچێتەوە بڕۆنەکەم زانێکە ساڕێژ بێ. بەڵای بە تاکید ئەمە شتێکی پێشێلکارانی مافی مرۆڤە ئەمە نەمە عەسکەرە چە شوێنێکی مەدەنیە بگرێنە سەر سنوورە نە شوێنێکی ئاوایە کە حکوومەتی تورکی فاشۆن بێ لەیانە بێ ئەلێرە بە تاری بێ فرقەوان و خەڵکی ئەم منتیقە بکوژێ. بەڕاستی کارەساتێکی دڵتەزیێنە یادانی دووبار نەبێتەوە.